ئەم ساڵ زیاد لە هەر کات و ڕۆژێکی دیکە جیهان لە دۆخێکدا یادی ڕۆژی تەندروستی دەکاتەوە کە لە ئێستادا ژیانی تەواوی دانیشتوانی گۆی زەوی بەدەست ڤایرۆسێکی نەبینراوەوە لە بەردەم ئاڵنگارێکی گەورەدایە و هێشتا نازاندرێت داهاتوو بۆ نزیکەی 8 ملیار مرۆڤ چی لە هەک بەدایە. لەم یادەدا و لەم سات و وەختەدا دامەزراوەی تەندروستی سەرجەم وڵاتان زیاتر چاویان لەسەر پەتای ڤایرۆسی کۆرۆنایە کە ئاماری توشبووان لە 1,500,000 و ئەو کەسانەش گیانیان لە دەستداوە 70,000 تێپەڕاندووە. بەگەڕانەوەی بۆ دیرۆکی ساڵانی ڕابردوو ڕێکخراوی تەندروستی جیهانی لە یادی ڕۆژی تەندروستی زیاتر گرنگی بەو پرس و بابەتانە داوە کە بۆ پاراستنی تەندروستی مرۆڤ گرنگ بوون. بۆ نمونە ساڵی 2013 ڕێژەی یاسایی فشاری خوێن، ساڵی 2014 نەخۆشیە گواستراوەکان لە ڕێی مێرووەکانەوە، ساڵی 2015 ئاسایشی خۆراک، ساڵی 2016 بەرگرتن لە بەرزبوونەوەی توشبوانی نەخۆشی شەکرە، ساڵی 2017 نەخۆشی دەرونی خەمۆکی. ئەوەی جێی سەرنجە ئەمساڵ کە خەریکە زیانیە گیانیەکانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا مرۆڤاتی تەواو هیلاک دەکات. ڕووی ڕێکخراوی تەندروستی لەم کاتەدا ناونیشانی ڕۆژی جیهانی تەندروستی بۆ پاراستن و مامان و ڕۆڵی ئەوان لە تەندروستی گشتیدا تەرخان کردووە. بە پێی ڕەوی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانج لە خودی ڕێکخراوەکە دابینکردنی باشترین دۆخی تەندروستیە بۆ سەرجەم گەلانی جیهان. بۆ بەدیهێنانی ئەو ئامانجەش ڕێکخراوەکە لە ساڵی 1988ەوە هەڵمەتێکی لەژێر ناوی تەندروستی بۆ هەمووان لە سەدەی 21دا دەست پێ کرد. ڕێکخراوی تەندروستی جیهانی کە یەکێکە لە دامەزراوە دیارەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لای بەشێک لە وڵاتانی شەڕ و نائارامیان تێدایە زۆر لەوە بێهێسترە کە بتوانێت لە خەمی تەندروستی گشتی دابێت. بەو پێی ڕێکخراوە دایکەکەی کە نەتەوە یەکگرتووەکانە ناتوانێت شەڕ و ململانەکان بە وڵاتە گەورەکان ڕابگرێت و تەنها وەک تەماشاکەرێک دەردەکەوێت کە ڕۆڵی دەرکردنی بەیاننامە و هەڵوێستی ئیدانەیە. ڕۆژی جیهانی تەندروستی لە بنەڕەتدا بۆ بەرزڕاگرتنی یادی دامەزراندنی ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە لە 7 نیسانی 1948 وەک یەکێک لە دەستگاکانی بواری تەندروستی جیهانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان دامەزرا و لە 7 نیسانی ساڵی 1950ەوە ئەو یادە بە فەرمی کرایەوە.